أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. أما كبيد وتريد مانجي ربع الأول أو مانجي كبي غمري خاص صلى الله عليه وسلم تيدا لدايق بوا زانان خلافيان هي آلة الرجيكا لدايق بوا دوانزي ربيع الأولا بينجا حفيا بيستويكا هل يكو رأيكي هي بهر حال لما انقضى لدايق بوا بيغمبري خواه صلى الله عليه وسلم هاي امي مسلمان اويك لسلمان لما انقضى بيكين وانجامي بدين شيئا خوشحالین لەوەی کە ئێمە شوێنکەوتەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم و سوپاسی خوا ئەکەین کە پێغەمبەری خوامان ناسی، سوپاسی خوا ئەکەین کە خوای پەروەردگار کەسێکی هێناوەتە دنیاوە 1400 و ئەوەندە ساڵ پێش ئیستا کە بووە خۆی ڕێنمووی کرد بۆ ئێمە هەتا ڕۆژی قیامەت قەرزاری پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بە ماڵی خۆمان بە مناڵی خۆمان بە ڕۆحی خۆمان قەرزارێ کە ئێوە قەرزە ئەدەینەوە چۆن خۆمانەکەین بە قوربانی خۆی و ڕێبازەکەی و دینەکەی و ئەو خوای کە دروستی کردووە. بۆی ئەحمەد شەوقی لە وەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ولد الهدى فالكائنات ضياء وفم الزمان تبسم وثناء. دەفەرمێ لەدایک بوو ئەو کەسێک کە بوو بە هیدادەری هەموو کەون و کائینات، هەموو کەون و کائینات بە هاتنی ئەو ڕووناک بۆوە، ڕووناکی ڕووی کردە کەون و کائینات و زەوی و هەروەها دەمی ئەم زەمانە زەردەخەنەیان بەس بۆ هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و کەون و کائینات هەمیان کەوتنە وەسف و سەنای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و زەردەخەنەیان کردە خۆشەویستی و لە خۆشی هاتنی ئەو. و هەروەها بێخوتی شاعیریش لە وەسفی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بە تیکە تیکە بێ دڵێک کە نەیبێ ئیشتیاقی تۆ، پارچە پارچە بێ ئەو دڵێک کە خۆشەویستی پێغەمبەری خوای تێدا نییە صلی الله عليه وسلم. حياتي من وصالي تو مماتي من فراقي تو. من بجيم أجر تو ببينم يخوى نجيم أجر تو نبينم. حياتي من وصالي تو. من بجيم أجر بتو ببين مجابة شاوكاني خوم تو ببين مربازي تو ببينم. من بمرم أجر لتو دور بمو لتو دور كومو تو لدل معنا دوت. ئەم عاریفانە ئاوا لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێگەیشتون. ئایا ئێمە ئەگەر ئەمانەیە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دڵمانە بێ و پێمانەوە دیار بێت چی بۆ بکەین؟ یەکەم شتێک کە پێویستە ئەوەی بکەین ئیمانی پێبهێنین بە ڕاستەقینە، بەڕاستی ئیمانی پێبهێنین نەک بەستەرزاری کاڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. یعنی چی کە تۆ شادی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوانەکراوی خوا، ئیمانی پێبێنی بڕای پێبێنی بە دڵ، سونەتەکانی جێبەجێ بکەیت، سڵاواتی لەسەر بدەیت، خۆشە بوێ لە خۆت و لە منداڵ و لە باوک و دایکت زیاتر خۆشە بوێ. هەروەها دیفاع لە سونەتەکانی کەیت، سونەتەکانی جێبەجێ بکەیت، ژیان نامەکەی بزانیت. هەروەها هەوڵ بدەیت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەر بخەیت، دۆستەکانی و خۆش بوێ، ڕقە لە دوژمنەکانی بێ، دەعوە بۆ بانگەوازەکەی بکەیت، لە ژیاندا بیکەی بە قودوە و پێشەوای خۆت، لە ڕەفتاردا، لە قسەکردندا، لە جلوبەرگدا، لە سیمادا، هەروەها لە تەعاملکردن لەگەڵ خەڵکیدا، لە کڕین و فرۆشتنەکانە چۆن بۆ بیکەی بە پێشەوای خۆت. ئەمە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ دوو حەیوانی بۆ خۆی کرد بە عەقیقە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وەختی خۆی
پێش ئەوەی کە من ببم بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیسلام نەهات و عەقیقەم بۆ نەکراوە، بەڵام ئیستا دوو حەوان بۆ خۆم سەر ئەبڕم ئەیکەم بە عەقیقە. ئەمە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەگەر وەختی خۆی عەقیقە و حەوتم بۆ نەکراوە، ئیستا بۆ خۆتی بکە. عق عن نفسي بعدما بعث نبيا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حیوانی بۆ خۆی کرد بە عەقیقە و حەوتم لە دوای کە بوو بە پێغەمبەری خوا. زانان ئەفەرمون لە تەمەنی تقریبا 53 ساڵی داوە. ئەمە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە منداڵێک بوو حیوانی بۆ سەربڕی، عەقیقەی بۆ بکەی، لە جەژنی قوربانە قوربانی بکەی. ئەمە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە جۆ لە ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله ئەبێت لە بانگەکانە ڕاکەی بەدەم بانگەکەیەوە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بژی لە سونەتەکانی کە ئەڕواتە دەرەوە لە ماڵاڵێ چی کە هاتەوە دەڵێ چی لە بازاڕدا سونەتە بڵێ چی شوێنی بکەوە، نەک ساڵی لە ڕۆژێکدا شوێن پێغەمبەری خوا بکەیت و دەستکەیتە گریان و ڕۆژەکانی کە خەریکی بیدعە و خورافات و تاوان و حرام خواردن بی پەنا بخوای گەورە. کەواتە یەکەم خاڵی ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمانی پێبێنیت. فآمنوا بالله ورسوله. خوا گەورە فەرمێ ئیمان بێنن بەخوا پێغەمبەرەکەی، ئیمانەکەتان بەردەوام تازە بکەنەوە. و هەروەها ئیمان بێنن بەو پێغەمبەرەی الأمی الذي يؤمن بالله وملائكته. ئیمان بێنن بەو پێغەمبەرەی کە نەخوێنەوار بووە. پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم نەخوێنەوار بوو بۆی بیسەلمێنێ بۆ عالەم کە ئەم قورئانە هی خۆی نییە، هی خوای پەروەردگار. کەسێک کە نەخوێنەوار بێ ئەتوانێ ئەم قورئانە بەلیغە دابنێ و ئەم قسانە بکە، بۆیە نەیتوانێ بنووسێت، نەیتوانێ بیش خوێنێتەوە. بە سەحابەکانی فەرمی ئوکتوبوا عنی، ئەم شتەم لێوە بنووسنەوە، قسەکانم لێ وەربگرن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخوێنەوار بووە. ئەمە موعجیزەی خوای پەروەردگارە، کەسێ بە نەخوێنەواری بتوانێت ئەم پەیامە گەورەی بگێنێ بە خەڵکی. ئەمە دیار ئەم پەیامە خوا ساحێبێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەوانە کراوە تەنها وەکی خوای پەروەردگار بووە. و هەروەها ئیمان بێنن بۆ پێغەمبەرەی کە هەم نەخوێنەوار بووە، هەم باوەڕی بەخوا و بە مەلایکەتەکان بووە. واتبعوه لعلکم تهتدون. شوێنی بکەون بۆی هیدایەتدراو بن. هەر کەسێ شوێن پێغەمبەری خوا بکەوێت صلی الله علیه وسلم هیدایەتدراوە، ڕێگەکانی بۆ ڕۆشن دەکرێتەوە، چاوی باش ئەبینێت. ئەوەی شوێن پێغەمبەری خوا نەکەوێت صلی الله علیه وسلم چاوی باش نابینێت، حەقەکان جوان نابینێ، حەقەکان جوان نابیستێت، گومڕا ئەبێ پەنا بە خوای پەروەردگار، ڕێگەکانی دونیا و قیامەتیشی لێ تاریک دەبێت. خاڵی دووەم کە واجبە لەسەر شانمان ئەنجامی بدەین ناسین و شارەزابوونە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ژیاننامەی بخوێنەرەوە، یان ئەگەر لە فلیمێکە لە هوتارێکە گوێی لێ بگرە بیبینە، بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بۆ ژیانی، بزانە پێش ئەوەی کە وەحی بۆ بێت ژیانی چۆن بووە کە ناسراوە بۆ صادق الئەمین کە لە ژیانە درۆیەکی نەکردەوە، هێشتا نەژبووە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە ژیانە سوزدەی بۆ بتێ نەبردووە پێش ئەوی بژبێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەم پیاوە بەڕێزە، ئەم پیاوە نەرمونیانە، ئەم پیاوە ئاقڵە، ئەم پیاوە بەڕەحمە، کە بزانە ئەم پیاوە چ فەزایەک بووە لە مەعریفە و لە ئەخلاق و لە دین و لە هەموو ئوسلوبێکی جوان. هەندێک کەس هەیە نایناسن بێڕێزی بەرامبەرەکەن، ژیاننامەکان نەخوێندوێتەوە، هەر لە دوورەوە ئەڵێ بۆی ئەمە شوێن کابرا بکەین و 1400 ساڵەمەوە پێش قسەیەکی گەورە ئێمە ویستە بیکەین. ئەخە تۆ نەتناسیوە، حیکمەتی بەرنامەکەی و نەزانیوە. وەڵڵاهی ئەگەر بیزانیوە ناڵێ. بۆی عەرەب قسەیەکیان کردووە ئەڵێن الناس ئەعداء ما جەهیلوا، خەڵکی دوژمنی شتێکن کە نایزانە. لەم ڕۆژانەی پێشووە مناقەشەم کرد لەگەڵ کەسێکە زۆر خۆی بە خوێنەوار و بە عالمە زانی، بەڵام زۆر بێدین، زۆر نەزان. یعنی شتی وای ئەوت وتم وەڵڵاهی تۆ چی خوێنێتەوە لەباری ئیسلامەوە؟ وتی وەڵڵاهی هیچ. وتم ژیاننامەی پێغەمبەری خوا خوێنێتەوە، دراسەیەکی کەی بزانم شتانە وایە ئەچێتە دڵتەوە، ڕاستە ڕاست نێ. وتی نەوەڵڵا چۆنەی خوێنمەوە؟ وتم حەدیثەکانی خوێندووەتەوە؟ وتی نەوەڵڵا چۆنەی خوێنمەوە؟ دەست بیستوومە ئەم شتانە هیچی وان نییە و
خوام خۆشێ بەس ئەمەی کە محەممەد کە ئەیڵێت هەمووی زەعیف و بوخاری کێ پاش 200 ساڵات و کۆمە لە قسەی وتم ئەی نازانی خوای پەروەردگار دینی خۆی پارێزێ دینی خۆی و قورئان و حەدیثی شەکە ئەوە تا حەدیثەکان جیاکراوە ئەمە سەحیح و ئەمە زەعیفە کۆمەڵی عالمی ناردووە کۆمەڵێ مێشکی باشی پیان کە حەدیثی سەحیح و زەعیف و ئانی کە دروست کراوە هەمووی جیاکراوەتەوە ئەی تۆ ئاگاو لەم دینە نییە هەر کەسێکی بێدین قسەیەکی کردێ سەراوی لەسەر قسەکەی لەبەرەوە خۆشەویستان وەڵڵاهی ئەگەر هەر کەسێ بە جوانی دراسەی کە ئەوە دڵنیا بێتە ناو ئیسلامە کابرایەکی کە ڕەیسی حیزبی شیوعی لە فەڕەنسا بۆ ڕۆژەرگارودی کابرایەکی زۆر بێدین بۆ لە پاشەوەی کە دراسی ئیسلامی کرد هاتە ناو ئیسلامەوە دراسی کرد و ئیسلامی خوێنەوە و قورئانی خوێندەوە بوو بۆ پیاوێکی ئێستا یەکەم داعیە بۆ ئەم ئیسلامە خۆ حکومەتی فەڕەنسی لە دوای کە بوو بە موسڵمان دژایەتێکی زۆری کرد چی لەبەرەوە ئەم کابرایە بۆ بە موسڵمان و قسەی خورافیەکە باجێکی زۆریان خستە سەر ئیهانەیان کرد گرتیان سوکاتیان پێکرد وتی چیتان لە دەزێ بیکەن من خۆمەزانم چیم دۆزیوەتەوە ئەو بەهای کە من دۆزیومەتەوە ئەو نرخەی کە من دۆزیومەتەوە ئێوە نەتان دۆزیێتەوە بڕۆن بە دوای ئەبگەڕە خۆشت بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوان زەمانگەکەدا خۆشت بێ نەک لە یەک ڕۆژە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە هەمیشە لە یادمانای بۆیە ئەگەر لەو ڕۆژەدا کە ڕۆژی لەدایک بووندا ئەگەر هەندێشتی زیادەڕۆیی نەکەین کە بیدعە و خورافاتە معنای ئەوە نییە کە خۆشمان ناوی معنای ئەوەیە ئێمە ڕۆژەکانی کەش تۆمان خۆشەوێت سونەتەکانە تەطبیقەکەین ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاستی شوێن دەکەوین ئینشاء الله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لا یؤمن أحدكم حتى أكون أحب إليه من ولده ووالده والناس أجمعين ئیمانتان نییە ئەگەر منتان لە مناڵەی خۆتان زیاتر خۆشتر نەوێت لە باوک و دایکتان زیاتر منتان خۆش نەوێت لە هەموو خەڵکی زیاتر منتان خۆشتر نەوێت ئیمانتان نییە یعنی بێباوەڕە بن جاری وایە لە مووقیفی وایە پێویستەکە کوڕەکەی خۆت مناڵەی خۆ بکەی بە قوربانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێ بێڕێزیەکە بەرامبەر پێغەمبەری خوا کوفرەکات تۆ ئامادەی خۆت منداڵت خۆشەویستترین کەسەکە بە قوربانی ئەوەی کەسێک بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا نەکات صلی الله علیه وسلم خۆ پێغەمبەری خوا ئێستا نەماوە ئێمە خۆمان بکەین بە قوربانی خۆمان بووین بە کوش بەڵام سونەتەکان و حورمەتەکەی ماوە خوا گەورە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو شتێ لە پێشترە بۆ ئێوە الناس فەرمێ النبی ئەولا بالمؤمنین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کەس لە پێشترە بۆ تۆ لە باوکە لە پێشترە خۆشت بێ بە مناڵی فێریان نەکردیان یەکەم کەس کە خۆش لێ بڵێ کێ خوا ئەی دووهەم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی سێ باوک و دایک ئەم تەستە سوورە بیر نەچێ خوا لە پێش پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم ئەنجا پێغەمبەری خوا ئەنجا ئەو باوک و دایکی کە هەموو ژیانیان تەرخان کرد بۆ ئێمە النبي أولى بالمؤمنين من أنفسهم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کەس لە پێشترە خۆشتان بێ کە خۆتانی کەن بە قوربان وأزواج أمهاتهم خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایکی ئێوەن خوای گەورە فەرمێ ئێمە بۆ ئەڵێن دایکە عایشە دایکە خەدیجە دایکە سەفیە ئەمە قسەی خۆمان نییە خوای گەورە فەرمێ ئەوان دایکی ئێوەن بۆیە لە دوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ سەحابەی بۆی نەبوو خێزانەکانی پێغەمبەری خوا بێنێتەوە لەبەرەوەی دایکیان بۆ ئەوانی بێڕێزی بەرامبەر دایکانی ئێمە ئەکەن ئەوە خوای پەروەردگار لە دنیا و قیامەتدا ئینشاءالله ڕویان ڕەشەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان بە ئیمامی عومەری فەرمووی ئەی عومەر چێو لە هەموو کەس خۆشترێ فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆم خۆشەوێ ئەنجا تۆم زۆر خۆشێ فەرمی وەڵڵاهی ئیمانە تەواو نییە ئەی عومەر ئەگەر منە لە خۆ خۆشتر نەوێ ئیمامی عومەر تۆزێک وەستا و فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیستا تۆم لە خۆم خۆشترێ فەرمی ئالئانە یا عومەر ئێستا ئیمانەتەوە ئەی عومەر لەبەرەوە ئەبێ وەکو عومەر ئاسا هەچێکیان پێوتی لەم ئیسلامە وەریگری ئینکاری مەکە لە ئاسی ئایەت و حەدیثەکانە بێڕێزی مەکە بەرامبەر خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
بۆم ئیسلامە بژی بە ئیسلامەوە بمرە و لەسەر ئیسلامیشەوە ئینشاءالله زیندوو دەکەینەوە داواکەین لە خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێ. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. صلى الله تعالى عليه وآله. الحمد لله ما توفيقي والاعتصام إلا بالله، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. خواهی پەروەردگار بخاتینا و جوانەکانی لەگەڵ پێغەمبەری خوا و پیاوچاکانە حەشرمان بکە بگەین بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سهلی کوڕی عەبدوڵڵا دەفەرمێ نیشانەی خۆشەویستنی خوا هەر کەسێک ئێوێ خوای خۆش بێ با قورئانی خۆش بێ، چونکە قورئان کەلامی خوای پەروەردگارە، سیفەتی خوای پەروەردگارە. و هەر کەسێکیش ئێوێ قورئانی خۆش بوێت بای پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش بوێ. نیشانەی خۆشەویستنی قورئان پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، خۆشەویستی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. و نیشانەی خۆشەویستنی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم چۆن بزانین کەسێک پێغەمبەری خوای خۆشەوێ صلی الله عليه وسلم؟ جێبەجێکردنی سونەتەکانی و خۆشەویستنی سونەتەکانێتی. کەسێک بینی سونەتەکانی پێغەمبەری خوای پێوە دیار بوو صلی الله عليه وسلم لە پۆشاکیا، لە ڕیشیا، لە قژیا، لە هاوسوکەوتیا، بزانە ئەو کەسە پێغەمبەری خوای خۆشەوێ صلی الله عليه وسلم. و نیشانە و بەڵگە و بینینی خۆشەویستنی ئەم سێشتا خوا و پێغەمبەر و قورئان و سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێ لە کەسێکا بیبینی ئەبێ ئەو کەسیا ببینی کە خۆی ئامادەکردو بۆ قیامەت. هەر کەسێ خۆی بە جوانی ئامادەکردێ بۆ قیامەت یعنی خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ صلی الله عليه وسلم، سونەتەکانی پێغەمبەری خوای خۆشەوێ. شوێنکەوتنی ڕێبازەکەی هیچ کێ لەو حەقانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە پێویستە بۆی ئەنجام بدەین لە یادی لە دایکبوونەکەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دووشەمە لە دایک بووە، دەفەرمێ ئێوەش لە دووشەمە بە ڕۆژوو بن. ئەگەر پێغەمبەری خوا خۆشەوێ ئەتەوێ یادی لە دایکبوونەکەی بکەیتەوە، دووشەمان بە ڕۆژوو بە، سونەتەکانی جێبەجێ بکە. لە هیچ حەدیث و ئاەتێکا نەیفەرمۆ بڕۆ ئاژەڵێ سەر بڕە، بڕۆ شیرینی بەخشەرەوە، بڕۆ ئەمانە بکە و ئاهەنگ بگێڕە. ئەفەرمێ شوێن سونەتەکانی من بکەوە. ئەگەر پێغەمبەری خوات خۆشەوێ صلی الله عليه وسلم عەقیقەت بۆ نەکرا، بڕۆ عەقیقەیە بۆ خۆت کە. پێغەمبەری خوا خۆشەوێ صلی الله عليه وسلم منداڵەکانت فێری ژیاننامەکەی بکە، ژیاننامەکەی بخوێنەرەوە. بۆیە خوا گەورە فەرمێ وەلەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنەة. لە پێغەمبەری خوایە هەیە صلی الله عليه وسلم پێشەوایەکی زۆر باش. پێشەوایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین پێشەوامان هەیە کە بیگەین بە پێشەوای خۆمان. لمن كان يرجو الله واليوم الآخر. هەر کەسێ ئێوێ بە بینینی خوای پەروەردگار بگات، خۆشەویستترین نیعمە لە کەون و کائینات لە دونیا و قیامەتیشا بینینی خوای پەروەردگارە. ئەگەر کەسێک ئێوێ بە بینینی خوای پەروەردگار بگات، ئەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکا بە پێشەوای خۆی. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخرة وذكروا الله كثيرا. وكسيش كذكر خوای پەروەردگار زۆرەکە، ئەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کا بە پێشەوای خۆی. سونەتەکانی جێبەجێ بکە. هەر کەسێ مخالفەی سونەتێکی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم، بێڕێزی بکە، بڵێ وەڵای من حەزم لە ڕیشێشتنەوە نییە، ئەمە چییە؟ حەزم لە شەروال کورتکردنەوە نییە، حەزم لە بۆ نمونە عەقیقە و حەیوان سەربردنی نییە لە حەوت. ئەم شتانە چییە خورافیەتان؟ خوای گەورە فەرمێ فەلیەحذەر، ئەمە خوای پەروەردگار دیفاعی دەکا، فەلیەحذەر الذین یخالیفون عن ئەمری، بە ئاگادار بن، بترسن ئەو کەسانێک کە بێڕێزی بەرامبەر سونەتەکانی پێغەمبەری خوا ئەکەن صلی الله عليه وسلم. ئەن تصیبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. توشی دوو فتنە بن، هەم لە دنیادا احتیمال هەیە توش بن، هەر لە دنیا خوای پەروەردگار ڕسوایان ئەکا. أو يصيبهم عذاب أليم، یا لە قیامەتە توشی عذابێکی زۆر ناڕەحەتە بن.
فليحذر الذين يخالفون عن أمره زۆربەتان لەواچێت لە عەرەبیەکەی لێتیە بگات فەرمیێ فەلیەحذەر یعنی ئاگادار بن چاوەڕێی موسیبەتی خوا بن ئەگەر مخالەفە و سەرپێچی فەرمانی پێغەمبەری خواتان کرد فەرمانی پێغەمبەری خوا ساسەن چییە؟ سونەتەکانێتی بێڕێزی بەرامبەر سونەتەکانی نەکە ئەکە تەطبیقیشی ناکەی بڵێ ناتوانم خۆزگە بمتوانێت ئەو سونەتەم جێبەجێ کردە خەفەتی لێ خۆم نەک زۆر بە عیزەتەوە وەڵا نایکەم وەڵام تاقەتری شێشتنەوەم نییە وەڵام تاقەتی ئەو سونەتەم نییە ئەو هەنی تۆ بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا مەکە صلی الله علیه وسلم خۆ بە گوناهبار بزانەگا کە بێڕێزی یا شەروال کوورکردنەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ما ئەسفەل الکەعبەین من الإزار ففی النار هەر کەسێ شەروالەکەی لە خوار خولەپیەوە بێچێتە ئاگرەوە بڵێ وەڵا ئەمە چییە چیە با درێژ بخۆ من تەکەبورم نییە بێڕێزی نەکەی بڵێ نایکەم بڵێ خوا لێم خۆش منم تاوانم ئەنجامام چونکە بەڕاستی خوای پەروەردگارەکە ئینسان دان بە تاوانی خوا بنێ لێ خۆشن بەڵام ئەگە بە تەکەبور و تاوان بکەی ئەوە مستحەقی ئەوەی کە خوای پەروەردگار تۆڵە لێ بکاتەوە سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای پەروەردگارە فەرمێ سڵاوات بە زۆر کەسێ ئێمە تاوانبارەکە لە سڵاوات نایە خوای گەورە فەرمێ سڵاواتی لەسەر چۆنم بوختانات چ کاتی وتومانە پێغەمبەری خوا و نەمانوتوە صلی الله علیه وسلم کێ ئێوەم زادە بەسەر ئێمەی مسلمانان ئاوکا بڵێ سڵاوات نایە إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما أفرمي خواو ملائكتكان همیان صلواتين لسر بيغمبري خواه صلى الله عليه وسلم يبش صلوات بن أي إيمان دارا أو كسب بخيلة رزيلة ذزنقاوة كالنائي بيغمبري خواه أهل صلواتي لسرنا صلى الله عليه وسلم صلواتي خواه پروردگار الثناء عند الملائكة صلواتي خواه وكمان يبلغ اللهم صل على محمد فرمي صلواتي خواه پروردگار للاي ملائكتان هم كوكاتو وباسي چاشكاني پیغمبري خواه ما بوكات صلى الله عليه وسلم اما صلواتي خواه پروردگار صلواتي ملائكش او دعاي خير بو پیغمبري خواه صلى الله عليه وسلم صلواتي يمش اوي علي خواه پروردگار پیغمبري خواه بپاريزه سنتكاني بپاريزه هەروەها مەقامی بەرز و بڵندی پێوە بەخش خاڵی شەشەم سەرخستنێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرخێن پەیامەکەی سەرخێن سونەتەکانی سەرخێن سونەتەکانی بەلامانەوە گەورە بێ ئیلا تەنسوروه فەقەد نەسەرەه الله ئەگەر ئێوە پێغەمبەری خوا سەر نەخەن ئەوە خوای پەروەردگار سەریەخا خوا پێویستی بە من و تۆ نێ دینی بۆ سەرخێن بەڵام من و تۆ پێویستمان بەخوایە بۆی لێمان خۆش بێ بۆیە سەیری من تۆ گەبزانێت کێ دینی خوا سەرە چیت کردەوە ئیسلام بۆ سەرخستنێم ئیسلامە چیت کردووە ماڵە بەخشی بوو ئەوەی لە دەستگایەکی قورئان خوێندناتۆ دەستێ هەبێ لە کرێ بینایەکە لە کڕینی بینایەکە لە دروستکردنی مزگەوتێکە لە کڕینی کۆمەڵی قورئانە بێ بە کۆمەڵی موسڵمان کە قورئانی لەسەر بخوێنن چیت کرد بۆم ئیسلامە لە پێناوی خوا جیهادت کرد لە پێناوی خوا شەوانت واز لە قسە و لەهو لەعب هێنا بۆ خەریکی حلقاتی ذکر بیجۆ لە حەدیثێت گری کتێبێکت خوێندەوە لەسەرم ئیسلامە قورئانت خوێندەوە ئایا شەوان بە دیار قورئانەوە خەولێکە و یا بە دیار فلیم و مسەلسەلات و بە دیار لەهو لەعبەوە چیت کردەوە بۆم ئیسلامە لە ڕوویە لە قیامەتا بڵێ خوای گیان من مستحەقی ئەوم لێم خۆشبی هەموو ژیانت خەریکی ڕابواردن و لەهو لەعب بێت چۆن لە ڕوومان بێت بڵێن خوای گیان لەمان خۆش بێت دۆستاتیکردنی دۆستانی و دوژمناتیکردنی دوژمنانی ئەمەیشی شکێل حەقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دعوەکردن بۆ دینەکەی بۆ سونەتەکانی ئینا ئەرسەلناکە شاهیدەن وموبەشیرا وەنەذیرا لتؤمنوا به ئێمە پێغەمبەرێکمان ناردووە بۆ ئێوە بۆی بێ بە شاد بەسەرتانەوە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قیامەتە شادیتان لەسەر فەرمێ من دینم پێگەاندن بە قسەیان نەکردەوە ئەوانەی کە بە قسەیان نەکرد هەروەها مژدەدەر و ترسێنەرە بۆی ئیمانی پێبێنین وتعزروه بە گەورەی بزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە گەورە بزانە وتوقروه ڕێزی لێ بگرە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا مەکە صلی الله علیه وسلم وتسبحوه بکرة وأصیلا وسبحان الله خوای پەروەردگار بکەن ذیکرەکانی بەیانیان و ئێواران جێبەجێ بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەین بە قودوە لە ژیانماندا
لە پەرستنە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن خوای پەرست و ئاوا بیپەرستین هەروەها لە بەزەی و سۆزە بعثت بالرحمة من بە سۆز و بەزەی هاتووم بەزەی و بە خەڵکا بێتەوە بە هەژارا بێتەوە بە مناڵا بێتەوە بە لێ قەوماوا بێتەوە لوتە بەرز نەبێ و تەکەبور نەبێ لە ئاسی لێ قەوماوانە بەڵێ جا من چی لێ بکەم بڕۆ هەتا ئەتوانی خزمەتی کە بۆی خوا ڕێز لە تۆ بگرێ پاراستنی مافی ئافرەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ڕێزی لە ئافرەت گرت و ئاوا ڕێزی لێگرە لە خزمەتیە لە سیما و جلوبەرگا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن بۆ ئاوا بە لە کاسبی و مامەڵەدا چۆن بۆ تۆش ئاوا بە بیکە بە قودوەی خۆت لە هەموو ڕۆژێکدا لە ژیانتا داواکەین لە خوای گێڕانەی خوای گیان بۆ خاتی ناوجوانەکانت بۆ خاتی سیفاتە بەرزەکانت لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەشرمان بکەی بە لیقائی نورینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شادمانکەی لە بینینی خەودا بێت یا لە قیامەتدا بێ بە خزمەتی بگەین لە لای حەوزی کەوسەر بە لیقائی شاد بین بە بینینی دڵمان شاد بێ و دڵمان خۆش بێ بکەوینە بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه و سلم یا الله خوای گیان بۆ خاتی ناو جوانەکانت سیفاتە بەرزەکان لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی باوک و دایکمان خۆش بی یا الله یا ڕەحمان یا ڕەحیم بەکردەوە خراپەکانی خۆمان لەگەڵ نەکەی بە تاوان و هەڵە و کەم و کوڕەکانی خۆمان لەگەڵ نەکەی یا الله لە گوناهەکانمان خۆش بی آمین والحمد لله رب العالمين وأقم الصلاة